بەهۆی زۆری ژمارەی سەردانیکەران بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی و هاتنی ژمارەیەکی زۆری کڕیار و فرۆشیاری ناوەڕاست و خوار و عێراق قەرەباڵغی و لۆدێکی زۆر لەسەر بەڕێوەبەرایەتیەکە هەیە. ئەمەش سەردانیکەرانی نیگەران کردووە. ڕۆژۆڕۆ پێداتمە تەواو کردووە دونێکە هەم کامل کردو لە سەد ڕقم گۆڕنی کە تەبەر سعات دوازە و ڕقمێت خەپات کرد لێرە لە هەولێری سە دووباراتی مۆرە ئەرێ وەڵای چمە هەولێر لە دووبارە هاتیمەوە لێرە لێرانەوە بە دە ڕقمکەی وەگرمەوە و سنێکەش وەگربوو چشتەوە نیێ و کارمەندەکان کەمن و یەساکە شۆ بە عرسیش بۆ بتوە ناوەڵەوە بۆ سەرەوە نابیت وەڵی مینا سەر سیارەکەم بزرب بوو بەناوم کردو ئێستا دوونێکات چم ڕقمی بگۆڕم سەر دەچێت ڕقمی قەپات کرد لە سعات دوازە و قەپات کرێ ئەوکەنی وەڕاستیەوە دەبەر قچ قانونەکە لێرانە قەرەباڵغەکە زانی چییە بڕۆ ئێستا حالیان بڕۆ لە بەغا لە بەسڕە هەچیە بینی ڕقم سلێمانیە لەبەرەوەی باشترین جێگا بۆ ڕقمکردن بە سلێمانی ێزانن هەولێرش ڕاستە باشە بەس بڕۆ کەرکووک ئەوی بەفلیم ئەتر ناچا خەڵکەکەی هەموو یایکا بە ڕقم سلێمانی ئەتر ڕقم سلێمانیشتووە بەغا و لەسەر بێ بەسڕە و لەسەر بێ هەولێرە لەسەر بێت هۆگە لەسەر بێ هەر ئاوالۆ دیێچێ سەر بەس باشترین شتۆک و جوازی لێ بکەن ها دایری جواز بکرێ بە سیستەمێ لە ڕۆژەکە ئەوەنە کەس ببرێ ئەم زیحام و فەرتەنێژ نابێ یەکی ئێستارێت تەحویلکابێت 4 ڕۆژ خەریک بێ. شۆفێرانی ناوەڕاست و خواروی عێراقیش بۆ پەیام قسە دەکەن و دەڵێن لێرە کاروبارەکانمان باشتر بەڕێوە دەچێت لەبەر ئەوە ژمارەیەکی بەرچاو لە شۆفێران و کڕیاران سەردانی باشووری کوردستان بە تایبەت پارێزگای سلێمانی دەکەن و بەو هۆیەوە قەرەباڵغی لە بەڕێوەبەرایەتیەکە دەبینرێت. بەڵێ مرور لە بەغداد هەیە بەڵام ئۆتۆمبیلەکەم لە سلێمانیە و ژمارەکەشی سلێمانیە. زانیاری ئەوەم نییە کە ئایا لە بەغداد ژمارەی ئۆتۆمبیل دەگۆڕدرێت یان نا. لێرە کارەکان بە شێوەیەکی زۆر مرۆڤانە دەڕوات بەڕێوە. لێرە کارەکان بە سیستم دەڕوات و دادپەروەری تێدایە. لا عندي سيارة هنا بايعها يردون تحويل من عندي. ئۆتۆمبیلێکم هەیە لەوێدا و فرۆشتومە دەیانەوێت بۆیان تەحویل بکەم ژمارەکەی سلێمانیە تەحویلەکەشی بۆ کوتە. ئۆتۆمبیلەکانی باکوور پاکتر و نوێترن لەبەر ئەو هۆیەیە ئۆتۆمبیل لێرە دەکڕین. نشتري هاي السيارات. سەرچاوەیەکی باڵا لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ڕەتی کردەوە قەرەباڵغی بەڕێوەبەرایەتیەکەیان پەیوەندی بە ڕۆتینات و کەمی کارمەندەوە بێت و دەشڵێت پێچەوانەی ناوەڕاست و خواروی عێراق حاڵەتی بەرتیر وەرگتن لە بەڕێوەبەرایەتیەکەمان نییە و هەر لەبەر ئەوەیە ژمارەیەکی زۆر لە شۆفێر لە ناوەڕاست و خوارو سەردانمان دەکەن و بەو هۆیەوە قەرەباڵغی دروست بووە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی